کۆمەڵبەندی هێرشانی کۆمەڵی ئیسلامی لە خزمەت برانی کاژێری ئەنجومەنی بانگاز و بەڕێوەبردندا بووین سەردانی مەڵبەندی ئێمەیان کرد ئەم جۆرە سەردانانە مەهامی خۆی هەیە گرنگی خۆیە هیوادارین کە بتوانن زیاتر سەردانەکان سەرتر بکەنەوە لە نزیکەوە ئاگان لە کادیرانی خۆیان بێت بۆ تاواتوێکردنی ئەو هەرو مەزیدانێکی ئێستا دێنە پێشەوە لە ئارادان کە گۆڕانکاری خێرا لە ئارادایە چەندی لێک نزیک بنەوە لە نزیکەوە باوخان تاواتوێ بکەن دەبێتە مای بەرەو پێشبردننی کاری کۆمەڵی ئیسلامی ئەمڕۆ وەفدێکی یا دەستەیەکی ئەنجومەنی بانگەواز وەرەوەبردن سەردانی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی ئیسلامیمان کرد دیارە لە میانی سەردانەکەمانە توانیمان لەسەر لەگەڵ ستافی بەڕێوەبردننی مەڵبەند و بەرپرسی مەڵبەند و سەرجەمەندامانی مەڵبەندی سنوورەکە کۆبینەوە و تاوتوی بارودۆخی کاروبارەکانی کۆمەڵی ئیسلامی لەم سنوورە بکەین کە خۆشبەختانە کاری باش و هەنگاوی باش نراوە و دوای گوێگرتن لە هەموو ڕاوبۆچوونی ئەندامان و کادرانی سنوورەکە و کۆبوونەوەی فراوان لەگەڵ کادرە پێشکەوتوەکانی سنوورەکە گەیشتینە سەرنجامێکی باش کە کارەکانی کۆمەڵی ئیسلامی لەم سنوورە زۆر لە بەرەو پێش چووندایە و ئومێدمان وایە ئینشاڵڵا بەپی ئەو ڕێنمایی و بەپی ئەو تعلیماتە نوێیانەی کە ئەنجومەنی بانگەواز و بەڕێوەبردن دەری کردووە کارەکانی کۆمەڵی ئیسلامی لەم دەڤەرە زیاتر بەرەو پێش بچێ و کارەکانی زیاتر بۆ بەرەو ڕووی جەماوەەر بێ وەسەنتەر و ئامانجی سەرەکی کاری کۆمەڵی ئیسلامی لێرە هاوڵاتیانی ئەم سنوورەیە و ئەم دەڤەرەیە و خزمەتیان پێشکەشبە لە هەموو بوارە جیاجیەکانە بۆیە لەو ڕۆژەوە ئێمە کۆمەڵی ڕێوشوێنی تایبەت و کۆمەڵی ڕێنماییتر بە مەڵبەندەکە درا و ئومێدمان وایە لە داهاتووە بتوان خزمەتێکی بەرچاوی و زیاتر بە دەڤەرەکە بکەن.